بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵا سڵاوتان لێبێت. من ئەمیر بە بەرنمەیەکی تر لە پرسیار و وڵام هاتوومەتەوە خزمەتان. ئەم بەرنمەیە هەروەک لە ناوەکەشیەوە دیارە بە شێوەی وڵامدانەوە بە پرسیاری دیاریکراو بەڕێوە دەچێت. پرسیارەکان دەتوانن پرسیاری بینەرانمان بن ویان ئامادەکارانی بەرنمەکە خۆیان بە ئامانجی تیش خستنە سەر بەرنامە و ڕێبازی سیاسی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران بیهێن نەگۆڕێ. بەڵگەنامەکان، پەسەندکراوەکانی کۆنگرە و ناوەندە ڕسمیەکانی بڕیاردەران، ئەزمون و مێژووی خەباتی 50 ساڵەی ڕەوتی ئێمە، ئەدەبیاتی مارکسیستی لە پەیوەند لەگەڵ گۆڕانکاری و پێویستەکانی سەردەم سەرچاوەی وەڵامی پرسیارەکانمان دەبن. ئەم بەرنمەیە هەروەها هەوڵ دەدات زانیاری پێویست گرنگترین بابەتەکانی ڕۆژ پێشکەش بە بینەران بکات. دیارە هاوکاری بینەران بە تایبەت لە هێنانەگۆڕەی ناوجەماوەر سەبارەت بە هەڵوێستی کۆمونیستی لەسەر ئەم یا ئەو دیاردەی کۆمەڵایەتی دەتوانێت گەلێک بە کەڵک بێت. لە بەرنامەی ئەم هەفتەیەماندا وەڵام بەم پرسیارە دەدەینەوە: خەسڵەتە سەرەکیەکانی نظامی سەرمایەداری کامانن؟ لەگەڵمان بن. نیزامی سەرمایەداری سێ خەسڵەتی بنەڕەتی هەیە کە ئەم نیزامە لە نیزامەکانی پێشووتر جیا دەکەنەوە. یەکەم، بەرهەمهێنان لە پێناوی پێداویستیەکانی بازاڕدا، واتە بەرهەمهێنانی کاڵایی. دووهەم، احتیکارکردن یان مالکیەت خوسوسی ئامرازەکانی بەرهەمهێنان لەلایەن سەرمایەدارانەوە. وا سێهەم، بوونی هێزی کار بە کاڵا و پەیدابوونی دیاردەی کاری بەکرێ، واتە کاری مزدی. بەرهەمهێنانی کاڵایی یان ئابووری کاڵا بۆ نیزامی سەرمایەداری گرنگ ئەوە نییە کە کاڵایەک بەرهەم بێنێ، بەڵکو گرنگ ئەوەیە کە ئەو کاڵایە لە پێناوی فرۆشتن لە بازاردا بەرهەم هات بێت کە بەرهەمهێنەرێک بۆ پێداویستی بەکارهێنانی خۆی تەولیدی کردووە، نەک بۆ بازار. ئەوە کاڵای ئابووری نییە، وەک جوتیارێک کە تۆ دەچێنێ و گەنمی لێ سەوز دەبێ و دەیدورێتەوە و دەیکا بە ئارد بۆ خواردنی خۆی، و ئەو نانە کاڵا نییە، بەڵکو نانە بە خواردن، نانە بۆ خواردن نەک بۆ فرۆشتن. کاتێک دەبێ بە کاڵای ئابووری کە بخرێتە بازار بۆ فرۆشتن، لەم کاتەدا ئەوەی دەیکڕی دەبێتە خاوەنی، لەبەر ئەوەی هەموو بەرهەمێک لە نیزامی سەرمایەداریدا لە پێناو خستنە بازاردا تەولید ئەکرێ. هەمووی کاڵایە لە سەردەمی سەرمایەداریدا کە کارگا و کارخانە پەیدا دەبێ بە شێوەیەکی زۆر بەرهەم دەخەنە بازارەوە، چونکە نابێ بڵێن کە لە کارگەیەکی تابوت سازیدا خاوەنی کارگاکە هەموو تابوتەکان بۆ خۆی دروست دەکا، یان کارگەیەکی ڕۆنی گەرشەک خاوەن کارگاکە ئەگەر خۆشی تووشی ناڕەحەتی میعدە بوو، ئاوا هەر بڕێکی کەم لەم ڕۆنە گەرشکەکە بەکاردێنێ و ئەوەی تری بۆ بازارە. یان خاوەن کارگەیەکی دوگمەسازی کە ڕۆژانە ملیۆنها دوگمە دروست دەکات، گومانی تێدانیە بۆ بازارە، نەک بۆ ژاکێتەکەی خۆی. هەروەها سەبارەت بە دەستکێش و واکسی کەوش و کدێب و ویسکی و چەکی بچووک و زۆر شتی دیکە، کەواتە هەر کاڵایەک کە لە سەردەمی سەرمایەداریدا تەولید ئەکرێ بۆ بازارە. ئابووری بازاڕیشت وای پێویست کردووە کە مالکیەتی خوسوسی فەرد هەبێت، تەنانەت ئەو خاوەن کارگە بچووکانش کە پیشەیەکی بچووکیان هەیە پێویست بەوە دەکات کە ئەبزاری تەولیدیان هەبێت بۆ تەولید لە بواری ئەو پیشە بچووکەشدا، کەواتە کارخانەش خاوەنی خۆی هەیە بە هەموو ئەبزار و پێداویستیەکانەوە. خاوەن سەرمایەدارەکان بەردەوام لەگەڵ یەکتریش لە کێشە و ململانێدان و هەر کامیان زیرەکتر بێ و زەخیرەی زیاتری بەدەستێنا بێ و بەرهەمی باشتری تەولید کرد بێ و نرخی باشتری بوو بێ و ئەبزارەکانی باشتر بوون و سەروزمانی لەگەڵ خەڵک خۆشتر بوو بێ، توانیوێتی کڕیاری زۆرتر بۆ خۆی زامن بکات، کارێک بکات فرۆشتنی زیاتر بێت و پیشەوەر و بەرهەمهێنەرەکانی تری وەلا نابێ و بازاری ئەوانی تر کەس کردبێت و شکستی پێهێنابن. ئەوەی شایانی وتنە بوونی پیشەوەری بچووک و مالکیەتی فەردیە کە تۆی سەرمایەداری گەورە دەچێنێ و دواکەوتنی سەرمایی گەورە و کارگای گەورەش پاڵ بە زۆر لەو بەرهەمهێنەرە تاکو بچووکانە دەنێ و لە ناویان دەبات. کەواتە تا ئێرە گەیشتینە ئەو بڕوایی کە یەکێک لە خەسڵەتە ئەسڵیەکانی ڕژیمی سەرمایەداری تەولیدی کاڵایە لە پێناوی بازاردا. احتیکارکردنی ئەبزاری تەولید لەلایەن چینی سەرمایەدارەوە چۆن سەر هەڵدەدات؟
ئابووری کاڵا دەبێ بەبێ ئەوەی سەرمایه‌داری گەورە هەبێ بۆ نمونە لەناو پیشەوەرەکاندا بەرهەمهێنەران هەن کە هەم لە پێناوی بازاردا کالا تەولید دەکەن و هەم بەرهەمەکانیشیان دەکەوێتە بازارەوە و دەفرۆشرێ. بەڵام بەرهەمەکەشیان بەرهەمێکی سەرمایه‌داری نییە و تەنها تەولیدی کاڵای سادەیە. بۆ ئەوەی ئابووری کاڵای سادە بێت بە بەرهەمێکی سەرمایه‌داری پێویستە دوو مەرجی هەبێت. دەبێ ئەبزاری تەولید وەک دەستگا و ئاڵات و ئەدەوات خانە و زەوی مڵکی کەسێک بێت کە بێگومان دەوڵەمەند سربەچینی سەرمایه‌دار. خەڵکێکی زۆریش دەبێ ئەوەندە بەرهەمەکە گەورە بێت بێتە هۆی ڕوخان و لە ناوبردنی زۆربەی پیشەوەرەکان و جوتیارەکان و بیانکات بە کرێکاری مزدی. هەروەک گوتمان ئابووری کاڵا دەبێتە هۆی هەژارکردنی هەندێک کەس. ئاواش دەبێتە هۆی دەوڵەمەندبوونی هەندێکی تر. ئەمەش کاتێک دەبێت کە زۆر لە پیشەوەر بەرهەمهێنەرەکان دەڕوخێن وەرشکەس دەبن و لە کۆتاییدا دەبێتە هۆی فرۆشتنی ئەو ئەبزارە بچووکانە و هەیانە لە پێناوی ژیاندا. لەوەشەوە دەبێت بە کەسێکی ئاسایی و هیچی بەدەستەوە نامێنێت جگەل لە هێزی بازووی. بەڵام دەوڵەمەندەکان کە داهاتەکانیان زۆر بووە و پاڵیان پێوە دەنێت کە کارگەی گەورە و دەستگا و ماشیناڵاتی زیاتر بکڕن و بەرهەمی زیاتر تەولید بکەن و کرێکاری زیاتر وەکار بخەن. بەم جۆرە دەبنە خاوەن کارگەی گەورە و سرمایە. بەم جۆرە ئەبزاری تەولید وردە هەمووی دەکەوێتە دەست چەند کەسێکی دەوڵەمەند تا دەگاتە ئەوەی دەبنە خاوەنی هەموو موادی خام و مەعادن و واحدی مەسکونی و خەتی ڕێگای ئاسن و کەشتی و زۆر شتی تر. ئەم مالکیەتە گەورەش چینی سەرمایه‌دار پێکدێنێ و بەم جۆرە هەمووی ئەبزاری تەولید لەلایەن ئەوانەوە احتیکار دەکرێت. بە کورتی چەند کەسێکی کەمی دەوڵەمەند هەموو شتێکیان هەیە و ماباقی هەژارن و هیچیان نییە جگە لە هێزی بازوو کە ئەمەش خەسڵەتی دووهەمی ڕژیمی سەرمایه‌داریە کە احتیکارکردنی ئەبزاری تەولیدە لەلایەن سەرمایه‌دارەوە. با بزانین هێزی کار چۆن دەبێ بە کاڵا. خەڵکانێکی زۆر کە خاوەنی هیچ نین و بوون بە کرێکار و بۆ سەرمایه‌دارەکان کار دەکەن پیشەوەرێکی هەژار یاخود جوتیارێک چ شتێک دەبات جگە لە هێزی بازووی دەبێ یان لە مەزراکاندا وەک کرێکارێکی کشاوەرزی کار بکات یان دەبێت بچێتە شار و بڕواتە کارگاکان هەتا لای سەرمایه‌دارێک ئەو هێزە بازوەی بفرۆشێ. ئەمەیە کاری مزدی کە خەسڵەتی سێهەمی ڕژیمی سەرمایه‌داریە. لە ڕابردوویەکی دووردا بەردە و کۆیلە هەبوو کە دەکرا بکردرێن و بفرۆشرێن. خاوەنەکانیش مرۆڤێکی وەک ئەوان کە دەست و پێ و قژ و پێستیان هەر وەک یەکە. بەڵام گەورەکان بەردەکان هەتا مردن لە تەویلەکاندا دەبەستنەوە. بەردە وەک مڵک و ماڵ مەعاملە دەکران. لە سەردەمی ڕۆمیەکاندا ئەو شتە گرنگانی کە لازم بوون بۆ تەولید سێشت بوون. یەکەمیان شتە بێدەنگەکان واتە ئەبزار. دووهەمیان ئەو شتانی کە نیمچە قساکەن وەکو ورچ و گاو مەڕ و ماڵات. وە سێهەمیان شتە قسەکەرەکان کە مەبەست لە ئینسان بوو واتە بەردەکان. کەواتە لای ئەوان پاچ و گاو بەردە جیاوازی نەبوو. دەکردران و دەفرۆشران یان لەناو دەبران هەر کاتێک لازم بووە. کرێکاری مزدی ناکردرێ و نافرۆشرێ بەڵکو دەتوانرێ هێزی بازووی بکردرێت و بفرۆشرێت نەک خۆی وەکو ئینسانێک بەڵکو توانای کارکردنەکەی. جگەلەوەی کرێکارەکە لە هەموو ڕەفتار و مناسباتی تریدا ئازادە و خاوەنی کارگە ناتوانێت لێ بدات و لەگەڵ شتی تر معاملەی پێ بکات. بەڵام خاوەنی کارگە خواردن و خۆراکی دەداتێت لە بری ئەوەی کاری بۆ دەکات. بەڵام لە ڕاستیدا سەرمایه‌دار و کرێکار بەرابەر نین. کرێکار بەردەی برسیەتیە و برسیەتی پاڵی پێوەدەنێت کە هێزی بازووی بفرۆشێ. هیچ بوارێکی تری نییە. هەروەها کرێکار ناتوانێت بەو هێزەی بازووە بە تەنها بەرهەم تەولید بکات بەبێ پشت بەستن بە دەستگا. هەروەها ئەو زەویەی کە بەرهەمەکەی پێدەگا دەگەڕێتەوە بۆ کەسێک کە خاوەنیەتی. کەواتە مالکیەتی ئەبزاری تەولید و زەوی هی سەرمایه‌دارە کە هێزی بازووی کرێکارەکەشی بە پوڵ و پارە کردووە بەی خۆی. کەواتە بەرابەری لە نێوان سەرمایه‌دار و کرێکاردا نییە. گەوهەری کاری مزدی فرۆشتنی هێزی بازووە. یان دەتوانین بڵێن هێزی بازوو دەبێتە کاڵایەک. بە تایبەتی لە سەردەمی ئابووری کاڵای سادەدا وەک بازاڕی فرۆشتنی شیر و نان و پارچە و فەرش و کەوش. بەڵام ئەو هێزە بازووی بۆ فرۆشتن دەخرێتە بازار لەو سەردەمەدا جیاوازە. چونکە کرێکارەکە لە ماڵ و شوێن و مەکانی تایبەتی خۆیدا ئەو شتانە تەولید ئەکاو بە مەیلی خۆی دێخاتە گەڕ. بەڵام لە نظامی سەرمایه‌داریدا تەواو جیاوازە. کرێکار خاوەنی ئەبزارەکانی تەولید نییە لەبەر ئەوەی ناتوانێت بە ئارەزووی خۆی هێزی بازووی بخاتە کار بەڵکو دەیفرۆشێت بە سەرمایه‌دارێک تا لە برسان نەمرێت.
کەواتە ئەم جاریان هێزی بازوەکە دەخرێتە بازارەوە و بۆ هەر کەسێک لە سەرمایه‌دارەکان هەیە کە هەوێ بیکڕێ وەکو ئەبزارەکانی تەولید کەوابوو لە بازاڕی کاردا کرێکارانن کە هێزی بازویان دەفرۆشن ئەمەش خەسڵەتی سێهەمی سەرمایه‌داریە کە لە بازاردا کاری مزدی هەیە وەک کاڵایەک بابزانین چ پەیوەندیەک هەیە لە نێوان ئەو کەسانەی وا تەولید دەکەن و ئەو مەسرف دەکەن کاتێک کە دەڵێن تەولیدی کاڵا ویان تەولید لە پێناوی بازاردا مەبەستمان ئەوەیە کە خەڵکی هێندێکیان بۆ هێندێکیان کار دەکەن بەڵام هەر یەکیان بۆ خستنە بازاری کالاکەی کار دەکات بێ ئەوەی پیشەکەی بزانێ کە لە کێ دەکرێت بۆ نمونە ئەگەر بڵین پیشەوەرێک هەیە ناوی عەباسە و کەوش دروست دەکات جوتیارێکیش هەیە بە ناوی یوسف کاتێک عەباس کەوشەکەی دەباتە بازار یوسف لی دەکرێت کاتێک کە عەباس پارەی پێەیە کە لە بری کەوشەکانی وەریگرتووە دەچێتە بازار تا هێندێک گەنم بکرێ و بیکا بەنان و بیخوا کاتێک کە دەچێتە بازار تووشی یوسف دەبێ و لە یوسف دەکرێت بەم جۆرە عەباس کەوشی بە یوسف فرۆشت و یوسف گەنمی بە عەباس فرۆشت بەبێ ئەوەی بە یەک بزانن بە یەک دەگەن لە ئەنجامدا دەرکەوت کە هەر کامیان کاری بۆ ئەوی تریان کردووە ناتوانێت بێ ئەوی تر بژی ئەمە لە سایەی تەولیدی کاڵادا یان ئابووری کاڵادایە کاتێک باز لە احتیکارکردنی ئەبزاری تەولید و کاری مزدی و تەولید و مەسرەفی هیتر دەکەین بە مانای باسکردنی پەیوەندیەکانی ناو خەڵکە لە جەرگەی بەرهەمهێناندا مناسباتێک کە تێیدا کەسانێک کار دەکەن و لە کارکردنەکەیاندا ئەبزاری تەولید بەکاردێنن بەڵام مالکیەتی ئەو ئەبزارە دەگەڕێتەوە بۆ کەسانی تر بابزانین بۆچی چینی سەرمایه‌دار پێویستی بە بەکرێگرتنی کرێکار هەیە هەموو دەزانین کە مەسەلە ئەوە نییە کە خاوەن کارگاکەی بیهەوێ کرێکارە برسیەکان تێبکات بەڵکو دەیهەوێ بەهۆی ئەوانەوە قازانچکۆ کاتەوە هەر لە پێناوی منفعەتدا خاوەن کارگاکان پێکەوە دەنێن وا کرێکار لای خۆیان وادار بە کارکردن دەکەن هەر لە پێناوی منفعەتیشدایە کە کاڵاکەی دەخاتە بازارەوە و بەرزترین نرخی ممکنی دەخاتە سەر کەوابوو منفعەت جەهەت دەدا بە کارەکانی ئێمە لێرەدا خەسڵەتێکی سەرنجڕاکێش لە خەسڵەتەکانی سەرمایه‌داریمان بۆ دەرکەوت ئەویش ئەوەیە کە چینی سەرمایه‌دار ئەهەمیەت نادا بەو بەرهەمانەی کە لازمە و بەکەڵکن بۆ ئینسان بەڵکو کرێکار ناچار دەکەن کە کاڵایەک تەولید بکات کە بە بەرزترین نرخ بفرۆشرێت ئەو کاڵانەی کە سەرمایه‌دارەکان گەورەترین منفعەتی لێ دەکەن بۆ نمونە ئەنواعی مەشروباتی ئەلکۆلی کە زەرەر بە سڵامەتی دەگەێنێ دەبێت بۆ نمونە ئەو هەوڵ و تەلاشە بۆ دروستکردنی دەوا و دەرمان بەکاربهێنرێ بەڵام سەرمایه‌دارەکان لە هەموو جیهان لە پێناوی منفعەتی زۆردا لە زۆر ڕادەیەکی زۆر مەشروباتی ئەلکۆلی تەولید دەکەن ئێستا دەبێ ئەوە ڕوون بکەینەوە کە چۆن منفعەت بەدەستێت بۆ ئەمەش نیازمان بە شیکردنەوە هەیە سەرمایه‌دار لە کاتی فرۆشتنی ئەو کاڵانەیەدا کە کارگاکەی تەولیدی کردووە منفعەتی بە شێوەی پارەیەکی مفت دەست دەکەوێت پرسیار لێرەدایە ئەو بڕە پارە و منفعەتەکە کاتی فرۆشتنی کاڵاکەی دەستی کەوتووە چەندەیە سەرمایه‌دار چۆن نرخ دیاری دەکات بۆچی کاڵایەک بە نرخی هەرزانتر لە کاڵایەکی تر دەفرۆشێ ئەگەر بڕی ئەو کاڵایی کە دروستی دەکرێت کەم بێ بێگومان نرخی کاڵاکەی بەرز دەبێتەوە ئەگەر کۆمەلگایەک ناچار بێت کە هەوڵ و کۆششێکی زیاتر بۆ تەولیدکردنی کاڵایەکی دیاریکرا و بخاتەکار ئاوا نرخی ئەو کاڵایە بەرز دەبێتەوە بەڵام ئەگەر بە پێشەوانەشەوە بێ ئاوا نرخی کەم دەبێت ئەگەر بۆ نمونە بڵین دەستگا و ماشین ئاڵات مامناوەندین واتە نەزۆر چاکن نەزۆر خراپ لێرەدا ئەگەر ئەو کارە ئیجتماعیەی لازمە بۆ تەولیدی کاڵاکەی دیاریکراو نرخی تەولیدی کاڵاکە دەگۆڕێ بەم جۆرەش نرخی فرۆشتنی دێتە سەروی هەزینەی تەولید ئەویش باوادانین کە بەرابەرن ئەگەر ئەوە و بیربێنینەوە سەبارەت بە کاری مزدی بەو مانایی کە بەخستنە سەرکاری کرێکارێک یان فرۆشتنی کاڵایەک کە ئەو کاڵایەش ناوی هێزی کارە هەموو ئەو مەرجانەی کە بەسەر کاڵاکانی تردا دەبڕدرێ بەسەر ئەمیشدا جێبەجێ دەکرێت کاتێک سەرمایه‌دارێک کرێکار بەکاردەهێنێ نرخی کارەکەی دەداتێ بەڵام ئەو نرخە چۆن دیاری دەکرێت پێشتر وتمان هەزینەی تەولیدی هەر کاڵایەک بەوە دیاری دەکرێت کە چەند کاری ویست بێت ئەگەر هەزینەی تەولید بە نیسبەت دەستگا و ماشین ئاڵات و موادی خام بەرابەر بێ لەگەڵ نرخی فرۆشتنی ئەوەی کە میزانی هەزینەی تەولید دەگۆڕێ مزدی کاری کرێکارەکەیە واتە نرخی فرۆشتنەکەی زیاتر لە هەزینەی تەولید ئەمەش پێی دەوترێ بەهرە یان سوود
و هێزی کارەکە کە دروستی کردووە. هێزی کار شتێک نییە لە کارخانە تەولید بکرێت وەک واکسی کەوش و دەستگا و پارچە. بۆ لێکدانەوەی ئەو مەبەستە پێویستە چاک بخشێنین بە ژیانی ڕۆژانەی لە نظامی سەرمایەداری. ئەو کاتەی کرێکار دەست لە کار هەڵدەگرێ هەرچی توانای هەیە سەرفی کردووە و هێزی لەبەر بڕاوە. نیازی بەچی دەبێت بۆ ئەوەی جارێکی تر خۆی بۆ کارکردن ئامادە بکات؟ بێگومان نیازی بە خواردن و خەوتن و حەوانەوە دەبێت. بەم جۆرە توانای تازە دەبێتەوە و دەتوانێت جارێکی تر بچێتەوە سەرکار. بە کورتی کرێکار نیازی بە خواردن و پۆشاک و شوێنی حەوانەوە واتە ماڵ دەبێت. هەر ئەمانەش کار دەکەنە سەر هێزی کار واتە ئەمانە هێزی کار بەرهەم دێنن جگە لە هێندێشتی تر وەک پارەی ئاموزشی کرێکاری سەنعاتی. هەمووی ئەو نیازمەندیانەی کە چینی کرێکار هەیەی تا توانای کارکردنی هەبێ هەزینەی هەیە واتە بە پارەیە کەوابوو هەزینەی تەولیدی هێزی کار بەرابەرە لەگەڵ ئەو کاڵایانەی کە بەکاردێنێ و هەزینەی ئاموزش و کارکردنی. چون هەر کاڵایەک نرخی تایبەتی خۆی هەیە، ئاواش هەر جۆرە هێزی کارێک نرخی تایبەتی خۆی هەیە. هێزی کرێکاری حروفچینی چاپخانە جیاوازە لە نرخی هێزی کاری کرێکارێکی سادە. ئەگەر ئێستا سەیری سەر تاپای کۆمەڵ بکەین، ئەگەر ئەوە حاڵ و وەزئی تاکە کارخانە و تاکە سەرمایەدارێک بە زۆر مهم نەبوو. بەڵام کە سەر تاپا سەیری کۆمەلگا ئەو چینە گەورەیە ئەو هەموو کارخانەیە دەکەین لە بەرامبەریدا دەبینین کە چینێکی تر هەیە زۆر لەوان زۆرترن و لەلایەن سەرمایەدارەکانەوە بەو جۆرە ئەچەوسێنەوە. لە ملیۆنها مەعدەن و کارخانە و کارگا و مەزرادا دەیان ملیۆن کرێکار وەک هەنگ هەڵدەسوڕێن و دەچەوسێنەوە. سەرمایەدار کریان دەداتێت تەنها بۆ ئەوەی پێی بژین و هێزی بازوویان بەردەوام و لە خزمەتی سەرمایەدارەکاندا دەبن. بەڵام ئەرزشی ئەفزوودا واتە زەیدەباییەکەی دەچێتە گیرفانی سەرمایەدارەکان و هێندێکی دەبێ بە داهاتی دەوڵەتی سەرمایەداری و لە ڕێگەی ئەوانیشەوە دەچێتە گیرفانی دەست و پەیوەند و نووسەری بورژوازی یان بۆ مزگەوت و کلیسا خرج دەکرێت و بەم جۆرە لەسەر ئەم سوودە و بەهرەیەی کە مافی کرێکارە و لەی موسادرە دەکرێت و هەزارها ئەنگەل و میکرۆب لی دەخوا. بەشێک لەو زەیدەبایە جارێکی تر لەلایەن سەرمایەدارەوە لە ڕێگەی سەرخستنی سەرمایەکە و زیادکردنیەوە دەخرێتەوە گەڕ. بەو جۆرە کارگاکان فراوان دەکەن و کەرەستەی زیاتر دەکڕن و بەرهەمی زۆرتر تەولید دەکەن و لەگەڵ دەرکەوتنی هەر ڕۆژێکی نوێدا سەرمایەدار هەنگاوێکی تازەتر بۆ خۆگرتن و خۆبنیاتنان و خۆتازەکردن دەنێ. لەم ڕێگەیشەوە ئەرزشی ئەفزوودەی زیاتر دروست دەبێ و لە ڕێگەی زیاتر قودانی ئەرزشی ئەفزوودا سەرمایە گەورەتر دەبێت. ئەمەیە پێی ئەوترێت چەوسانەوە واتە ئیستثماری کرێکار لەلایەن سەرمایەداریەوە. بەڵە بینەرانی خۆشەویست ئەوەی کە لەم هەفتەیەدا پێشکەشتان کرا وەڵام بەم پرسیارە بوو. خەسڵەتە سەرەکیەکانی نظامی سەرمایەداری کامانن کە هیوادارین جێگەی سەرنجی ئەوەی خۆشەویستیش بوو بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگرت. تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.